لا فيديو لەسەر ساڕاکێشم بۆ ئەندێزانایی لەسەر بازاڕی برنج و چی بەسەردێت بترسین لەوەی کە هەناردەکردنی هەندێک وڵات ڕاگیراوە یاخودنا لە راپۆرتەکە دیمەنی جوانی تیابوو سەبار بە برنج نزیکی ئێوارەشە. ئەمە وڵاتانی بەرهەمهێنەری برنجت چین 147 میلیۆن تۆن لە ساڵێکە برنج بەرهەمهێنێ، هەروە هەندستان 124 میلیۆن تۆن. جاخوا بۆ ڕەحمی کردووەم دوو وڵاتە کە زۆرتی ژماری دانیشتوانیان هەیە زۆرترین بڕی برنجیش بەرهەمهێنن. ئەگەر ئەمانەوانە بوونایە ئەوە برنج ئەبووە خواردنێکی دەگمەن لەسەر سفرەی هەموو کەس نابینرا. بەنگلادش 35 میلیۆن تۆن برنج بەرهەمهێنێ لە ساڵێک کاروە، ئیندۆنیزیا بەماشەوە 34، ڤێتنام، تایلەند، بۆرما، فلیپین ئەمانە بەرهەمهێنەری سەرەکی برنجن لەسەر ئاستی گیان. زۆر بەشمان برنجی ئەم وڵاتانەمان لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بینیوە و بەکاری شوێنین. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم وڵاتانش زۆرترین بڕی برنج بەرهەمهێنن، بەکارهێنەریشن، بەس بەبستمان زیاتر بەرهەمهێنانەکەی. بۆ میسر 3 میلیۆن و 600 هزار تۆن بەرهەمهێنێ، تورکیا 600 هزار تۆن، هەروە ئێران 2 میلیۆن تۆن بەرهەمی برنجێتی لە ساڵەکە. ئەو وڵاتانی زۆرترین برنج هەناردەکەن، واتە ئیتر لە خۆشکان زیاتر و ئەینێرنە بازاڕەکانی جیهان ئەینێر بە وڵاتان ئەم وڵاتانن. ئێستا وتمان چین ڕزمەندی یەکەمی بوو لە بەرهەمهێنان، بەڵام لە هەناردەی ئەوانیە چین کەمترین هەناردەی هەیە بەراورد بە هەندێک وڵاتی تر کە ڕزبەندیان هەبوو لە بەرهەمهێنانی برنج. بۆ لە ناوخۆی خۆی پێویستێتی خەڵکێکی زۆر بەکارێنێ و ناوێ نرخەکەی گرانتر بێ و ناوخۆی خۆی پڕ نەکاتەوە ئینجا بینێرێتە دەرەوە. هەندستان لە ڕزبەندی یەکەمە 21 میلیۆن تۆن لە ساڵێکە هەناردە کاروە، تایلەند 8 میلیۆن، ڤێتنام نزیکی 7 میلیۆن، هەروە پاکستان 3 میلیۆن و نیو زیاتر برنج هەناردەکە، هەتا گاتە وڵاتانی ئەمریکا و کەمبۆدیا و بەرازیل و ئۆروگوای کە ئۆروگوای نزیکەی 900 هزار تۆن برنج هەناردەکە. وڵاتانی زۆرترین برنج هاوردەکەن، واتە وڵاتانی کە برنج خۆرن، حەزیان لە برنجە و لە ناوخۆی خۆشیان بڕی پێویستیان نییە. هەرێک لە چین سەرڕای ئەوەشی کە هەناردەیە کرد هاوردەشەکە 5 میلیۆن و 200 هزار تۆن پێچە پەیوەندی بە جۆرەکەیەوە هەبێ ئەوەی چین چونکە بڕی پێویستی خۆشی بەرەمێنێ. سعودیا 3 میلیۆن و نیو، هەروەها یەکێتی ئەوروپا 2 میلیۆن و 650 هزار. بەو هەموو وڵاتێکەوەتی ئەوروپا 2 میلیۆن و 650 هزار تۆن هاورداکەن. فلیپین 2 میلیۆن، ژاپۆن 1 میلیۆن و 600، کۆتیڤوار، ئەمریکا هەتا گاتە عێراق 1 میلیۆن و 200 هزار تۆن لە ساڵێکا برنج هاوردە کات کە ڕێژێکی زۆرە بەراورد بە هەندێک وڵاتی تر. ئەمە دەرێخات کە عێراقیەکان برنج خواردنی سەرەکیانە. نرخی برنج لە ماوەی 10 ساڵە ئەگە سەرنج بین لە 2013 1 تۆن بە 505 ببورن بە تەواو بە 505 دلار بووە. لە 2014 422 دواتر دابەزینێکە بووە لە ساڵی 2015 و 16، بەڵام لە 2017 بەرز بۆتەوە. 2018 و 19 نرخی برنج دابەزیوە 20 تاکو 22 تۆز لێجێگیر، بەڵام ئەم ساڵ تاستێک نرخەکەی بەرز بۆتەوە، نزیک بۆتەوە لەو نرخی کە لە ساڵی 2013 بواتە ئەو نرخی کە ئێستا لەسەر ئاستی جیهان جۆرێک مەترسی دروست کردووە. لە ساڵی 2023 ئەو نرخە بەرزەمان بینیوە بۆ برنج، ئێستا لەو ژمارەیە تێنەپەڕیوە. لە عێراق ئەمە بابەتە سەرەکیەکەیە 1 میلیۆن و 800 هزار تۆن لە ساڵێکا لە عێراق برنج ئەخورێت، واتار عێراقیەک ماشەڵڵا 37 کیلۆگرام تاکو 40 کیلۆگرام لە ساڵێکا برنج ئەخوا، واتە ئەتوانین بڵین لە ڕۆژێکا 100 یاخود 100 گرام برنج ئەخورێ. و هەروەها لە هەرێمی کوردستان ئەوەی کە پێشبینی کراوە یاخود شیکاری بۆ کراوە زیاتر لە 200 هزار تۆن لە ساڵێکا ئەخورێت کە هەر هاوڵاتی کەریمستان 33 کیلۆکە لە ساڵێکە، لە مانگێکە بە نزیکەی ئەتوانین بڵێن 3 کیلۆ برنج هەر کەسێک لە هەرێمی کوردستان و لە عێراق برنج ئەخوات بەکارهێنێ و ئەمە ڕۆڵێکی گرنگیە. ئەمە با بزانین چیتر هەیە لەسەر بابەتی برنج. ڕوبەری چەندای برنج ئەبینی لە هەرێمی کوردستان ڕوبەرێکی کەمە، زۆربەی زۆری برنجی عێراق و هەرێمی کوردستان هاوردەیە. 2015 بە نمونە وەرگری 6296 دۆنم بە برنج چێندراوە کە 5458 تۆن بەرهەمی بوو، بەڵام 2022 بووە بە 548 دۆنم، تەنها 438 تۆن بەرهەمی برنج بووە. بزانین هۆکارەکان چین کە بەرهەمهێنانی برنج کەم بۆتەوە. بابەتی وشکە ساڵی و جوتیار تااقەتی نییە، برنج ئەرکی زۆرە، کێشەی زۆرە تاکو بتوانێت بەرهەمی بێنێ.
ئەو گۆڕانکاریانی کێستا ڕوویاوە بەشێک لە وڵاتیان کە برنج هەناردە ناکە بزانین چ کاریگەریەکان لەسەر بازاڕی هەرێمی کوردستان لەگەڵ سیروان محەممەد سەرۆکی ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی گفتوگۆکەم. کاک سیروان سڵاو لێبێ. ئەو بارودۆخی ئێستا لە بازاڕی برنج لە جیهان ڕوویاوە هیچ کاریگەریەکێ بێ لەسەر هەرێمی کوردستان؟ بەڵێ ئەو بارودۆخی کە لە هەندستان ڕوویداوە زیاتر لەو برنجانەیە کە غێری بەسمەتیە، ئەو برنجانەیە کەوا بۆ وڵاتە فەقیرەکان ئەڕوا بە تایبەتی ئەفریقا. ئیمڕۆ ئەو ڕووداوی کە ڕوویداوە لە هەندستان قەدەغەکردنی برنجی ڕاگەیاند. تەمان توانم بڵێم هیچ ئیسراتێکی بۆ سەر عێراق دروست نابێت، چونکە عێراق ئەو برنجەی کە ئیسرادی ئەکا زیاتر لە 1,200,000 تەنە کە وەزارەتی تیجارە ئیسرادێکە لە وڵاتی ئێرۆغوای تایلەند لەگەڵ بەشێکی کەم لە هەندستان. بابەتە بازرگانیەکەی ئەوەی کە برنجی بازرگانی و بازرگانانی هێنن ئەوان سەرچاوەکانیان لە ڕووی بازرگانیەوەیە عێراق ئیمڕۆ زیاتر لە برنجی هەندیە بەسمەتی هەندی دەرەجەیەک بەکارهێنێ. ئەژە توانم بڵێم ئەم تیجارەتە لە حدودی 500 بۆ 600,000 تەن ساڵانە بازرگانەکان لە هەندستانەوە ئەیدێنن بە زۆری لە هەندستان و 95 لە هەندستانەوە دێ و ئەم برنجە لەلایەن هەندستانەوە قەدەغە نەکراوە و ئازادە تا ئەم دەقەی کە من باسیەکەم بە ئازادی ئەو برنجانە دێتە عێراقەوە و پەخشەکرێ بەسەر پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان و بە مارکێتەکان. هیچ گۆڕانکاری لە نرخەکەی ڕوویاوە لە سەراستی جیهان لە بۆرسەکانە بۆ بازرگانەکان هیچ گۆڕانکاری ڕوویاوە لەم چەند هەفتەی ڕابردووە؟ نا هیچ گۆڕانکاریە نەبووە لەبەرەی بە شێوازێکی ئۆتۆ هەموو کاتێک لە نهاتی مۆسمە ڕێژێک بەرزە بێتەوە لە عادەتن هەموو موادێک وایە لە ماوانتی کشت و کاڵی، بەس شتێکی ئۆتۆ زیایی نەکتۆ یان کەمی کتێشانی باسکردن بێ ئەویشە گەڕێتەوە بۆ بارودۆخی دۆلارەکە ئیمڕۆ حکوومەتی ناوەند بۆ بازرگانەکان بە سعری مەدعوم 133 132 ئەگۆڕێتەوە. ئەمەش تەسیراتی خۆی هەیە بۆ سعرەکەی ساتوان بڵم سابت بۆ دەرەجە زیادی نەکتۆ کەشانی باسکردن بێ ئەگە بەراورد بکەین لەگەڵ پارە لاڵێن لە پار نرخەکەی هەرزانتر بوو بێ. باش کاک سیروان لە هەرێمی کوردستان و عێراق برنج خواردنێکی سەرەکیە بە پێی ئەو داتانەی هێنەرا وڵاتێک نزیکەی 40 کیلۆ برنج لە ساڵێکە ئاخوات. خۆشمان بەرهەمهێنەرێکی باش نین. ئەگەر بارودۆخێک لە جیهان ڕووبا بڕی بەرهەمێنانی برنج کەم بێتەوە یاخۆ وڵاتان هەناردەیان ڕابگرن بە تایبەتوانی کە بۆ هەرێمی کوردستان و عێراقیان، ئێمە چۆن دەتوانین چارەسەری ئەو دۆخە بکەین؟ برنجی پێویست لە کۆگاکان هەیە بۆ ماوەیەکی دیاریکرا بتوانێت کەفەری بازاڕی عێراق و هەرێمی کوردستان بکە؟ باڵێ برنج بڕوا ناکەم تووشی ئەزمەیەک بێت، چونکە تایلەند برنجێکی زۆری هەیە. ئێمە پاشماوەی لەوە پێش جەنابی سەفیری تایلەندی سەردانی کردین، خەزینێکی گەوریان هەیە بازاڕیان نییە. داوای کردکەوە لەگەڵ عەقدەکان بتوانن لەگەڵ حکوومەتی عێراقیە واژۆی بکەن، یعنی وڵاتان خوان دەگەڕێن بۆ بازاری کردنەوەی بازاری برنج بە تابێت ئێرۆغوای ئەمانە هەیەە سنگ تەزیری نییە لەبەرەوەی مەمنوع هەر بەشی خۆیەکە. بەس هەندستان برنجێکی بەسمەتی زۆری هەیە، ساڵانە 10,000 تەن بازرگانەکان لەوێ ئەیکەڕن. بڕوا ناکەم تووشی ئەزمێکی وابین، بەس ئێمە لە هەموو حاڵەتێکی شابێ ئێمە زەوی کوردستان و هەرێمی کوردستان پێش دەوێتکە کاکسیامە بەستم بوو کۆگاکانمان بڕیت باشیان برنجتیایە؟ کۆگاکان هەیە، چونکە عەقدەکانی حکوومەتی عێراقی عەقدی گەورەی بەستووە لەگەڵ وڵاتانە. توانم بڵێم زیاتر لە 1,200,000 تەن عەقدی هەیە لەگەڵ ئەو کۆمپانیایی کە عێراق خۆی دەستنیشانی کردووە ناوی وەیسە کە لەگەڵ یاکتۆ کە ئەم برنجە دێنێەوە لە هەمان کاشە بازرگانەکانیشمان بە هەمان شێوە عقودی گەورەیان هەیە لەگەڵ شەریکاتە هەندیەکانە و زۆر شەریکاتی تر کە برنج هاودە بکەن. بڕوا ناکەم هیچ کێشەیەکی برنج لە عێراقا هەت سەر هەڵتەرێت لەوانەیە لە وڵاتانی ئەفریقا و وڵاتە وانی کە برنجی هەرزان ئەکڕن هەندیەکڕن لاانێوان تووشی گرفتی برنج ببن، بەس بنسبەت عێراق و بڕوا ناکەم هیچ گرفتێکی. برنجی وڵاتانی ئۆروگوای، فلیپین، تایلەند ئەتوانن لە ڕووی کوالێتی و تام و بۆن و بەرامەوە کێبڕکی برنجی هندی بکەن؟ خۆی برنجەکان دەرەجات هەیەنی هەر دەرەجەیەک و نرخی خۆی هەیە. عێراقی مرۆ ناتوانێت دەرەجەی بەرزی برنج بکڕێت لەبەر لە حەدێکی وەسەتایی کڕێت لە حدودی 500-600 دۆلارە. ئەگەر تۆ برنجی دەرەجەکەکان باس بکەی لەوانەیە لە 1,200 دۆلار بەرەو ژوور بێ. لەبەر عێراق بەرنامەکەی خۆی ئەوە وایە کەوا برنجێکی
ئەو تۆ بێنێ کە شایانی خواردن بێن ئەمە بەشە خۆراک ئەی بازرگانیەکە نەوانی کە بە بازرگانی دەرەجەیەکە نەوانە بەڵێ هەمووی دەرەجەیەکە ئەو برنجانێک کە 11-20 هەندی کە دێتە هەرێمی کوردستان و عێراقەوە یەکێکە لە برنجە باشەکان ینی لە وڵاتی هندستانیش بۆیە تەزیری کردوێتەوە لە بەرەوەی هاوڵاتی هەندی توانای نییە ئەو برنجە گرانە بکڕێ بەڕاستی ئەو پارەی پێ نیە لەبەرەوەی دایم خۆی برنجە نزمەکانیش لە هەندستانیشە ئەفرۆشرێ و وردەی ئەم برنجە 11-20 کە ئەڵمشکاوەکان زیاتر بەکارێن چونکە برنجی ئەوان خواردنی ئەوان جیاوازە لەگەڵ لێنانی ئێمە ئەوان بە شێوەی تۆپەڵ و بە نەرم ئەیخۆن ئەگەر درێژ بێ و کورد بێ یان دێ مشکلیان نییە ئەوان بەلای ئێمە ئەبێ شێوازی لێنانی برنجەکەمان فەرقی هەیە لەگەڵ ئەوانە بۆیە زیاتر وڵاتی ئێمە حەزیان لە برنجی دەرەجەیەکە. زۆر باش سەبارەت بە چاندنی برنج لە هەرێمی کوردستان لە کاتێک ئەوانە خواز لەسەر برنج هەیە بۆ بەرهەممان کەمە باردۆخ و ژینگەی کوردستان لەبار نیە ئەوانەی کە شارزایتان هەبێ یان جوتیاران حەزیان لە چاندنی برنج نیە. بەڵێ بەداخەوە ئێمە هەر لەسەر تەقلیدە کۆنەکە مەرەزە ئەچێنین و هیچ شتێکی ئەوتۆ دروست نەبووە بۆ براجوتیارەکانمان لە دروستکردنی سەدی گەورە لە چاکردنی زەویەکان لە ساگی ئاو یان جۆگە بۆ سەر دەشتەکانی پیت و بەرەکەتەکانمان حکومەت هەنگاوێکی نەناوە بەڕاستی لەو بارەیەوە کاتی خۆی مەشروعی ڕێی سەدام هەبوو کە شەریکەی خالید و شەریکەی سەلاحەدین ئەو بەرنامەیان دانا ئەوی ئیسفادەیان لە ئاوی دوکان کرد توانیان ئەو بۆ هەموو زەویە کوشتەکەڵەکان ئاو بنێرن و لایەتالی شەر هەیە ئەوان ئیسفادەیان لەو ئاوانەی ئێمە کرد بەس بەداخۆ ئێمە بەرنمەیەکمان نەبوو کە ئیسفادە لە هیچ نەوێت لە سەدەکانی خۆمان بکەین یان لە کۆمەڵی سەدی دروستکراوە بکەین زەویەکانمان پێ پاراوە بکەین و کە هەمووی بێ بە مەرەزە و خەڵکەکەی ئێمە ئیشی لەسەر بکەن نەکرا ئەمە بەداخەوە ئەوە بکرایە ئێمە هیوادارین کە وەزارەتی زەراعەبی لەوە بکاتەوە زیاتر ئێمە ئاسایشی ئاو بپارێزین بەڕاستی ئێمە بەرنامەی ژووری بازرگانی بەردەوامی ئێمە داواکانمان گەیاندوێتە حکوومەتی هەرێمی کوردستان و لانی پەیوەندیدار دروستکردنی سەد کارێکی زۆر باش هەم لە ڕووی کارەباوە هەم لە ڕووی سیاحەوە هەم لە ڕووی دەشتەکانمان بکرێ بە کشتتوکاڵی یان بۆ ژێرخانی ئاو بەرنمەکان بەداخەوە لە چەند ساڵی ڕابردووە و پێویست نەکرا ئەگەر ئەمە بکرا لەوانەیە ئێمە هیچ پێویستێکمان بۆ دەرەجەیە نەبووە بڵین برنج بێنین بەزەوانە ئەمان توانین بڵین تەزیر ناکەین وەکو سین برنجی زۆریە تەزیر ناکە ئەمان توانێتتر نەکرا بەداخەوە نەکرا.